UK4 رمضان كريم. UK4 بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. خۆشەویستان لە هەر کوێیەک هەن سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک و تەعالاتان لێبێت. خۆی گەورە ئەم مانگی ڕەمەزانە بکاتە خەیر و خۆشی و ئارامی و ئاشتی و سەقامگیری بۆ تەواوی مسلمانان و بۆ کوردی ئازیزی خۆمان لە هەر کوێیەکی دنیا هەن. خۆشەویستان، ئاینی ئیسلام ئاینی ڕێزە، بە معنایەکی تر ئیسلام ئاینی ڕێزە. ئێمە بۆ هەموو بابەتەکانمان دەچینەوە خزمەتی قورئان. خۆی تەبارەک و تەعالا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، واتە ڕێزێکی زۆر تایبەتی لە ئینسان گرتووە، واتە ئینسان ڕێزێکی زۆری هەیە لای خۆی پەروەردگار. بۆیە سەیرەکەی هەرچیەک دروستکراوی خوا هەیە لەسەر ئەرزە لە پێناو ئینسانە دروستی کردووە، بۆی هەمویان لە خزمەتی ئینسانە بن. بۆیە ئێمەش دەبێ بەو شێوازە لە دینەکەمان بڕوانین. ئەگەر بڕۆینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەیرەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی لە ناو ماڵەکەی خۆیەوە دەست پێ کرد. کاتێککە فاتیمەی کچی دەگەڕایەوە بۆ ماڵەوە لەبەر پێی هەڵەسا، نێوچەوانی ماچە کرد، ئەو جارە تەنیشتی خۆی دایدەنا و پرسیاری لێ کرد و هاڵی لێ پرسی. دواتر ڕێزی لە خێزانەکانی دەگرت، ئەو جار ڕێزی لە هاوڕێکانی دەگرت. بە شێوازێک بوو کە هەر یەکە وەسفێکی زۆر جوانی بۆ دانابوون. بۆ بە ئەبوبەکری ئەوە سدیق ڕاستگۆ، بە ئیمامی عوسمانی ئەوە شەرم و حیا لای ئەوە، بە ئیمامی عومەر ئەوت ئەلفاروق واتە حەق و ناحەق لە یەک جا ئەکاتەوە، بە ئیمامی عەلی ئەوت زانست لای ئەمە، علم و زانیاری لای ئەمە، و هەروها بە حودەیفە ئەوت ئەمینی ئومەتە، بە ئەسمای ئەوە دات و نیتاقەینە، واتە ئەو کاتێک کە خواردنی بۆ ئەبرد بە خۆی و باوی کە لە ئەشکەوتەکەیان بوون. لەبەرەوەی ڕێزێکی زۆری دەدا بە چواردەورەکەی، نەک بۆ تەنها بۆ چواردەورەکەی خۆی، بەڵکو بنەمای دەوڵەتەکەی لەسەر ئەساسی ڕێز دروست کرد، لەسەر ئەساسی ڕێز بۆ ئەو خەڵکانەی کەوا ناموسڵمانیش بوون، ئەو خەڵکانەی کە لە قەوم و لە دینەکانی تریش بوون. سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵێکی جوولەکە کە نەخۆش دەکەوت دەچوو سەردانی دەکرد، ڕێزی لێ دەگرت. لەگەڵ ئەوەشدا تەنانەت بە مردووی خەڵکی تر کە غەیری موسڵمان بووە بە بەردەم پێغەمبەری خوایە ڕۆشتووە لەبەر پێی هەستاوە و ڕێزیشی لێگرتووە. ئەم هەموو ڕێزە فێری چیمانەکە؟ فێری ئەومانەکە کە ئێمە دەبێ ڕێز لە خەڵک بگرین، واتە پەیامی ئاسمانی ئێمە و پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە ئەوەیە ئەبێ ڕێز لە چواردەورمان بگرین، و هەروەها دەبێ ئەم ڕێزە بکەین بە کردار لە ژیانی ڕۆژانەی خۆمانە. و نمونەی سیرکەین کاتێکە ڕێزی فێری منداڵێک دەکرد، چۆن ڕێز لە گەورە بگرین. بۆ لە فەرمودەکەیان دەفەرمێ هەر کەسێک ڕێز لە گەورە نەگرێت و ڕەحم لە بچووکنەکە لە ئێمە نییە. چۆن؟ بۆ نمونە چۆن فێری کردن، چۆن فێری حەسەن و حوسەینی کرد کە کوڕەکانی خات و فاتیمە بوون و کە کوڕی کچەکەی خۆی بوون. فێری کرده بوون کە چۆن ڕێز لە خەڵک بگرن. هەردووگیان بینیان پیاوێک جارێکیان دەستنوێژ دەکرێت، دەستنوێژەکەی ناتەواوە. ئەوان نەهاتن پێی بڵێن کاکە ئەمە ناشرینیکەن و سوکایەتی پێ بکەن و عیبداریکەن. هەڵستان هاتن چیان کرد؟ وتیان چوونە لای پیاوە بە تەمەنەکە، وتیان ئێمە سەیرەکەین، پێمان خۆشە دەستنوێژێک بگرین، تۆ سەی دەستنوێژەکەمان پێ بزانین دەستنوێژی کاممان تەواوە. پیاوە پیرەکەش پێویست باشە بەسەر چاو. کاتێک کە هەردووگیان چوون دەستنوێژیان گرت، لەو کاتێک کە دەستنوێژەکانیان گرت، دەستنوێژی پیاوەکە ناتەواو بوو، بەڵام لەبەر ڕێزی پیاوە بەتەمەنەکە پێیانەوە دەستنوێژەکەت ناتەواوە. بۆیە پیاوە بەتەمەنەکە هاتووتی ڕۆڵەگیان دەستنوێژی هەردووکان تەواوە، ئەوەی من ناتەواوە. بەم ئسلوبە پێیوتن. نمونەی ئیمامی عەلی کاتی ئەچوو بۆ مزگەوت و پیاوێکی بەتەمەن بە پێشیا ئەچوو ڕیش سپی بوو، لەبەر ڕیشە سپیەکەی پێشی نەکەوت. سیر کە ئەمە ڕێزێکی زۆر گەورەیە ئەمە گە سەیری پێشینەکانی خۆمان بکەین. لە کاتێکە ئەم دایکە چوو بەلای مزگەوتەکە و پیاوەکە دەرچوو کابرایەکی جوولەکە بۆ ئەسڵەن هەنات بۆ مزگەوتیش. بۆیە سەیرەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی لە کێ ئەگەر؟ ڕێزی لە گەورەی منافقەکانی ناو مەدینە ئەگەر، کە بوو بە مشکلەیەکی گەورە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بوو بە هۆکارێک کە لە شەڕی ئوحودا سەحابیەکانی پێغەمبەری خوا بشکێن لە شەڕەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لەوێ ئازاری هەبێت، عەزیەتی هەبێت، هاوڵەکانی شەهید بن. حتا تەسەورکەن وای لێ هات خۆشەویستان، کوڕەکەی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول کە گەورەی منافقەکانە هات بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی یا رسول الله گەر بڕیارت داوە باوکم بکوژی، بە کەس مەڵێ خۆمەی کوژم. وتی نا، ئێمە ڕێز لە هاوڵ چواردەورەکانمان دەگرین، ڕێز لە ئەویش دەگرین ئەگەر چی ئەو کارە گەورەیە نابەجێیەشی کرد.
بۆیە سەیرەکەی ڕێز ئاوهایە لە شەرعی ئێمەیە، ڕێز ئاوایە لە ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمەیە. ئێمە بێ ڕێز لە هەموو چواردەورمان بگرین، ڕێز لە ژینگە بگرین، ڕێژ لە دار بگرین، ڕێژ لە نەیشکێنین، هەروەها ڕێز لە دراوسەکانمان بگرین، ڕێز لە خەڵکی ئەوانە بگرین کە لەگەڵمان دەژین. لەگەڵ ئەوەشدا من نمونەی ئەم شارەتان بۆ بێنمەوە. چ ڕێز و چ مەکانەتێک هەیە لەم وڵاتە. بنیادی ئەم وڵاتە لەسەر ئەساسی ڕێز بۆ هەموو شتێک دانراوە. بۆیە پەیوەندی بینی ئێمە و هەموو شتەکان بە ئەتوانین بڵین ڕێزە. بنیادی ئەم وڵاتە لەسەر چی دانراوە؟ تەسەورکەن ئێمە ئێستا لە بشاری بەرمینگەهام و لەگەڵتانین خۆشەویستان. لەم شارەی ئێمە 2,600,000 کەس دەژی. تەسەورکەن 230 مزگەوتی مسلمانی تایەوە تا 230 مزگەوتی تایە کە ئێمە توانین نوێژی تا بکەین. چەندین معبەد و تەمپڵی ئاینەکانی تریجە ئاینە جیاوازەکانی تایە. هەمووشی بەیەکەوە ئەژین، هەمووشی ڕێز لە یەکتری دەگرن، هەمووشیان نەتوان بەیەکەوە بژین. لەگەڵ ئەوەشە نزیکەی 100 کەڵتەر و ئاینی جیاواز لەم وڵاتە هەیە. هەمووشی دەتوانێت بەیەکەوە بژی. تەسەورکەن لە ساڵی 2021 ئەوانەی کە هاتوونەتە ئەم وڵاتە 135,912 کەس بە نایاسایی هاتوۆتە ئەم وڵاتە. ئەوان چیان کردووە؟ کردویانتە سجن؟ نەخێر، ڕێزیان لێ نەگرتوون نەخێر، بەڵکو ئەو پەڕی ڕێزیشی لێگرتوون، خستویانەتە هوتێل، دواتر ئەیان خەنە خانۆکانەوە، دواتر هەموو مافیەکان بۆ دابینە، لەگەڵ ئەوەشتا هەموو سیستمێکی تەندروستی خزمەتگوزاریان دابینە، لەگەڵ ئەوەشتا بە ڕێزان ئەو مناڵیان کە یەکەم ڕۆژی لەدایک بوونەتی هەتا 18 ساڵی لەم وڵاتە ڕێزی لێگرێت و هەموو نەفەقە و مافێکی لەسەر ئەم وڵاتەیە. ڕێزی لە هەموو کەسێک گرتووە. ڕێز بۆ بە شتێکی زۆر ئاسایی لە بینی خەڵکا لێرە. هەمووی خەڵگەتوانێت بە یەکەوە بژی. بۆیە توانین بڵین بنەمای پێکەوە ژیان پەیوەندی بە ڕێزەوە هەیە. ئێمە دەبێت چۆن ئەڵێن ئیسلام ئاوا داوامان لێکە، پێغەمبەرەکەمان ئاوا فێری کردوین، ئاوا فێری هاوڵەکانی کردووە. ئێمە دەبێت ئاوا بین لەگەڵ یەکە. بۆ منە ڕێزی وڵات بۆ نەتەوەکەی، ڕێزی وڵات بۆ میلەتەکەی، ڕێزی وەزیرێک بۆ وەزارەتەکەی، ڕێزی مدیری مەکتەبێک بۆ مامۆستاکانی، ڕێزی مامۆستایە بۆ قوتابیەکانی. بە هەمان شێوە ئەمە بەو شێوازە دروستە بێت. ئەوجا لە خوارەوە بۆ سەرەوە. ڕێزی قوتابی بۆ مامۆستاکەی بە هەمان شێوە بۆ سەرەوە هەتاوەکو ڕێزی میلەتێک بۆ کاربەدەستەکەی. ئەبینین ئێمە لەم وڵاتەیە جوانترین و باشترین ڕێز لە ناو سەرەتای خەڵکەکە هەیە. باشترین چاکترین ڕێز لەسەرەوە هاتۆتە خوارەوە. بۆیە دەبینی خەڵک ئەتوانێت بەیەکەوە بژی. بۆیە دەبینی ئەتوانی خەڵک هەمووی بەبێ ئەوەی کەس ئازاری کەس بدە، بەبێ کەس ناڕەحەت بکە، وشەیەک هەیە لە نێوانیانە وشەی سۆری، هەر شتێک هەبوو بتوان یارمەتی یەکتری بدەن، توان داوای لێبوردن لە یەکتری بکەن، بتوانین بەیەکەوە بژین. ئێمە لەم وڵاتە سپاس بە خواجەکەی شانازیمانە دەتوانین لەگەڵ تەواوی نەتەوەکانی ترە، لەگەڵ تەواوی ئاینەکانی ترە بە ڕێزێکی زۆر بەرز، بە ڕێزێکی زۆر جوان بەیەکەوە بژین. و لەم مانگی ڕەمەزانیە تەسەورکەن ئازیزان، مزگەوتەکانی ئێمە بە شەو هەمووی فولە. خەڵکێکی زۆر دێتە مەناو مزگەوتەکانمانەوە، نوێژی خۆمانەکەین، تەراویح خۆمانەکەین، عیباداتی خۆمانەکەین، هەموو دینەکانی تریش ڕێزمان لێ دەگرن. تەسەورکەن شاژنی ئەم وڵاتە، شازادەی ئەم وڵاتە ڕێزێکی زۆر لە ئێمە دەگرێت لە کاتێکە کە ڕەمەزان دێت یا بۆنە ئاینەکانی ئێمە دێت. ئەوان یەکەم کەسن پیرۆزبایی جەژنمان لێەکەن، یەکەم کەسن پیرۆزبایەتنی ڕەمەزانمان لێەکەن. بە هەمان شێوە هەموو مافێکیشمان پارێزراوە. ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا تەسەورکەن ئازیزان لە چەند ڕۆژی پێشووە ئاگداری وتێلەکانمان کردەوە کە لە مانگی ڕەمەزانە ئەو کەسانەی کەوا تازەن لە وڵاتە پێویستیان بۆیە تەراویح بکەن، بە ڤیدیۆ و بە ڕەسم بۆیان نردوینەتەوە کە ژووری تایبەتیان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی بتوانن تەراویح لە ناو مزگەوتەکانە بکەن. چەند جوان ڕێزمان لێ دەگرن. ئێمە بێ لە ئاستی ئەم ڕێزەیە بین. ئێمە چۆن بتوانین پاداشتی ئەویان بینەوە؟ بۆیە پاداشتی ڕێز هەر ڕێزە. پاداشتی ڕێز ئەوەیە کە خیانەتیان لێ نەکەین، فێڵیان لێ نەکەین، خراپەیان بەرامبەر نەکەین، ڕێزیان لێ بگرین وەکو ئەو ڕێزەی کە ئەوان لە ئێمەی دەگرن. دەبینین ئێمە بە ڕێزان ئیسلام بەم شێوازە داوای ڕێزمان لێ دەکا، ئاینی پیرۆزی ئیسلام بەم شێوازە داوامان لێەکە. بۆیە زۆر زەرورە دەمەوێت ئەوە بڵێم ئێمە کە بە ڕۆژووین هەمومان بێتاقەتیەکمان هەیە، هەمومان ناڕەحەتیەکمان هەیە و چۆنەڵێک لە کاتێکا کە برسیتە بێ بێتاقەتێک بەدەمچاوتەوە دیارە بێ. نابێ ئەمە هەرگیز ڕێگە بەوە بین ئەو بێتاقەتیەمان وامان لێ بکات کە ڕێز لە بەرامبەرەکەمان نەگرین، یان ڕێزمان بۆ بەرامبەرەکانمان کەم بکەینەوە، بە تایبەت ئەوانەمان کە لە ئەوروپا دەژین، چونکە ئەمان نازانن ئێمە بە ڕۆژووین. بۆیە دەبێ ئێمە بە ڕۆژووبوونەکەمان وا بێ ئەوان هەرگیز هەست بەوە نەکەن ئێمە ئەوان ئازار دەدەین یان کەم ڕێزیان بەرامبەرەکەین یان خوانەخواستە بێ ڕێزیان بەرامبەرەکەین. دینی ئێمە دینی ڕێزە، دینی پێکەوە ژیانە، دینی خۆشبەختیە، دینی خۆشگوزەرانیە و دینی احترام و ڕێزگرتنە لە یەکتری. داواکارم لە خۆی پەروەردگار ئەم مانگە مانگی لێخۆشبوونە،
مانگی عیبادەتە مانگی ڕێز لە یەکگرتنە خۆی تەبارەک و تەعالا وامان لێ بکات کە هەمومان ڕێز لە یەکتری بگرین و سنووری یەکتری نەبەزێنین و سنووری یەکتری نەبەزێنین و نەچینە سنووری کەسێکی ترەوە بێڕێزی بەرامبەر بکەین وامان لێ بێت کە هەمومان بێکەوە بە جوانترین و بە باشترین و پاکترین شێوە بژین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. UK4 کەناڵێک بۆ کوردانی بەریتانیا.